لە درێژەی کار و چالاکیەکانمان لە سنووری بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕاپەڕین کۆی گشتی ئامارەکانتان پێڕادەگەێنین بۆ ساڵی 2019 لە درێژەی ئەو کار و چالاکیانی سنووری بەڕێوەبەرایەتیمان بۆ پاراستنی ئاسایش و ئارامی و نەهێشتنی مادەی هۆشبەر و ئاسایشی ئابووری و ڕاپێچکردنی تاوانباران بۆ بەردەم دادگا و بەرگرتن لە هەر ڕووداوێکی نەخوازرا و پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان بە هەوڵ و هیمەتی سەرجەم ئەفسەران و کارمەندانی بەشەکان و سەرجەم یاریدەدەرێتی و بنکە و بازگەکانمان بە شەو نخوونی بەردەوام و بە هاوکاری هاوڵاتیانی سنوورەکە توانراوە ئارامی بۆ سنوورەکەمان دەستەبەر بکرێ و جێبەجێکردنی یاسا بۆ بەرژەوەندی ئارامی و خۆشگوزەرانی هاوڵاتیان. دیارە یەکێک لە بەشە گرنگەکانی بەڕێوەبەرایەتیمان بەشی مادە هۆشبەرەکانە کە کۆی چالاکیەکانیان لە سنووری بەڕێوەبەرایەتیمان لە ساڵی 2019 345 دۆسیە بۆ سەرجەم تۆمەتباران کراوەتەوە بە پێی مادەی 14 مخدرات لە یاسای سزادانی عراقی. کار و چالاکیەکانی بەشی مادە هۆشبەرەکان لەو سنوورە 201 دۆسیە تۆمەتبار بە بڕیاری دادوەری دادگاکان ڕاگیراون تا ئێستا. 20 تۆمەتبار لە ڕەگەزی مێیلەوانە، 5 کەسیان تۆمەتباری نەوجەوانن، 13 کەسیان دانیشتووی دەرەوەی هەرێمی کوردستان واتە بیانی. 137 دۆسیە هەواڵەی دادگاکانی جینایەتی سلێمانی کراون، 55 کەس سزا دراون لەوانە و 14 دۆسیە هەواڵەی وەزارەتی پێشمەرگە کراون، 3 دۆسیە هەواڵەی وەزارەتی ناوخۆ کراون، 36 دۆسیە هەواڵەی دادگاکانی تری هەرێمی کوردستان کراون. و سەرجەم ئەو مادانی کە لە بەشی مادە هۆشبەرەکان دەستیان بەسەردا گیراوە لەم ساڵدا 18 کیلۆ و 877 گرام لە جۆرەکانی تریاک، حەشیش، کریستاڵ